لە خەڵوەتی زیندانە لە پەنایە ئەگەر جائیز با دەموت خۆزگە ببایە چ گەشتێکە شەوانی ئینفرادی بە ئاسمانی قورئان و زیکری خوایە چ ساتێکە کە ڕۆح شەماڵە دەشنێ شەماڵێ کە با ئۆقرەی پێڕایە دڵی تامەزرۆ وەک پەری سپی پۆش دێت و دەڕوا بێ سرەوت خەوی نایە نابینی ڕۆح وا ڕاماوە دەسەوسان پەی بە چی بە لە ڕاوەی سۆزی نایە بە گەردەلوولی بێبا هەڵزنا دڵ وەکو لوتفی میعراجی بێ بەلایە لە ئان و چاوتروکانە بزر بوو وێڵم منیش بێ خود ئاسا بە دوایە نەدڵممە نەهەست و سۆز و ڕۆحم جەستەش هەستی نەما ئازاری نایە وەکو دایکی جەرگ سووتا و بەعەزرەت دەڕۆم بە دووی هەست و نەست و سەدایە تومەس ئەمیش وەکو دڵەکەی بێخود بەسەر سرد کەند و کۆسپی پڕجەفایە خۆی گەیانووەتە نێو کۆڕی مەدینە بێسێبەرە لە نووری مستەفایە ئای بۆ جێ هەڵتروشکانەکەی مەحوی بە خەونیش بێ خۆزگە جارێ ببایە سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه